ئەنجومەنی پارێزگای هەولێر سوورە لەسەر ئەوەی فەرمانبەران لە پاشەکەوتی موچەکانیان قەرزەکانی حکوومەت بدەنەوە بۆ ئەو مەبەستەش لێژنەی دارایی جگە لە وەڵامدانەوەی وەزارەتی دارایی کە پرۆژەکەی پێشووتری ڕەت کردەوە پرۆژەیەکی تری ئامادە کردووە و پێشکەشی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنەکەی کردووە. ئەم قەرزە نابێ بفەوتێ حەقێکی مەشروعی خەڵکە موچەخۆرە بە هەر ئالێتێک بێدەبێ بدرێتەوە. سەرۆکی لێژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت بە پێی پرۆژەکە حکوومەت دەتوانێت بە 5 قۆناغ پرۆژەکە جێبەجێ بکات. ئەم جارە ئالیەتمان بۆ داناوە یعنی کۆمەڵێک قۆناغ بەندیمان بۆ کردبەوەی حکوومەت چۆن بتوانێت ئەم قەرزانە لەسەر هاوڵاتی دەفع بکاتن و قەرزەکانی خۆشی بداتەوە. 5 قۆناغمان بۆی دیاری کردووە لە پرۆژەکەیە کە ئێستا کە لە لای دەستەی سەرۆکایەتی چاوەڕێ دەکەن دەستەی سەرۆکایەتی بەرزی بکاتەوە و پێشنیاریشمان کردووە یعنی لەگەڵ ئەنجومەنەکانی تر دیسان دووبارە بێنەوە سەرخەت کۆمەڵێک پێشنیاری ترمان کردووە بێنەوە سەرخەت لەگەڵ ئەنجومەنەکانی تر بۆی بتوانن زەختەکە زەختێکی هەرێمی بێت. ئەگەر بێت و ئەم پرۆژەیە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئێمە ساڵێک تا ساڵێک و نیو دەدرێتە حکوومەت بۆ ئەوەی دەرفەتی دەدرێتە بۆی ئەم قەرزانە لەسەر هاوڵاتیان جێبەجێ بکات. ئەنجومەنی پارێزگای هەولێر دەیەوێت بە جێبەجێکردنی پرۆژەکە لەلایەن حکوومەت هەم فەرمانبەران هەم حکوومەت سوودمەند بێت واتە نەشیش بسووتێ نەکەباب. وەزارەتی دارایی نایهەوێ خۆی ماندی بکە بە حەقیقەت ئەمە وای دەخینینەوە چونکە ئەوە کاری ئەوانە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت ئێمە بەو پرۆژەیە دەمانێت ئەو ڕێگا دوور و درێژەی کە حکوومەت لە پێشیەتی بۆ دانەوەی پاشەکەوتی فەرمانبەران کورتی بکەینەوە. حکوومەت بە خەڵکی نەگوتیە من چۆن قەرزەکە دەدەمەوە دەڵێ دەدرێتەوە ئەمە پێمان گوتیە بەو ڕێ دەدرێتەوە. ئەوان تاوەکو ئێستا بیر لەوە دەکەنەوە کەمتر قەرز لە فەرمانبەران بکەنەوە تا گۆڕینی ڕێژەی پاشەکەوتەکە بەڵام نازانرێت چۆن ئەو قەرزە دەدرێتەوە بە شێوازێک دەدرێتەوە. ئێمە ڕێگایەکە ڕێکارێکی ئاسانە بۆ ئەوەی هەم حکوومەتیش بارقورسایی لەسەر نەمێنێ هەم هاوڵاتیش بارقورسایی لەسەر نەمێنێەوەتەکەوە هەندێک لەو خزمەت گوزاریانە لە ڕێگەی ئەو سیستەمەوە بدرێت. لە مانجیەکی ئەمساڵ بە هاوبەشی هەرێکە لە ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دۆهۆک و هەڵەبجە پرۆژەی وەرگرتنی چەکی موچەی موچەخۆران لەلایەن حکوومەتەوە لە بری قەرزی خزمەت گوزاریەکان پێشکەشی حکوومەتیان کرد بەڵام لە سەرەتای مانجی پێشوو وەزارەتی دارایی بە بیانی و ئەوەی فەرمانبەرانی هەرێم حیسابی بانکیان نییە پرۆژەکەی ڕەت کردەوە. ئەنجومەنی پارێزگای هەولێریش جارێکی تر دەیەوێت لە ڕێگەی پرۆژەیەکی تر شانسی خۆی تاقی بکاتەوە و داوای پشتگیریش لە ڕێکخراوەکان و فەرمانبەران دەکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.